بسم الله الرحمن الرحیم پێشێکی من بە خێراتن جەنابتانەکەم خۆشحاڵ بووم بە هاتنتان. من ناوم ڕزگار حسین حەمەد ساڵح، دانیشتووی هەڵەبجەم، خاوەنی 3 شەهید و ونبوویەک و بەرکەوتەیەکی کیمیاوی وەکو بنەماڵەی خۆمان. من 1967 ئێمە لەم شوێنەی خۆمانە بوون، ماڵی باوکم و خانوویەکی عەدیادی ئەو ساوەکو خانە کۆنەکان هەر لێرە بووین. خێزانەکەمان هەر لەم گەڕەکا بووین کە لەوەتی باوکو دایکمان هاتن ناوشار هەر لەم کۆڵانەیە بووین. ئەوەی ڕاستی بێ دەنگۆیەک هەبوو، تیان حکومەت کیمیابارانی هەڵەبجەیەکا و قەسب ئەکا. ئێمە 3 ڕۆژ پێشەوە وەکو شتێ بڵێ شار شڵەژە، ئەسکەریەکی زۆر هاتە ناو شار بڵاو بۆیە ئەو بوو شەڕ و ئەم شتانە بوو لە مەنتیقەی شاخانە. تر ئەسکەریەکی زۆر بوو. تر دوای ئەوە کە ئەسکەریەکە شکستی خوار پێشمەرگە هاتنە خوارەوە. دوای ئەوە جەماعەتی ئێران پازدار لە ڕووی ئەحماواوە لە مەڵاخود لە ئوناوە هاتنە ناو شار و ئیترەوە بوو بۆ ڕۆژی ئەخیر سەعاتی 11 و ئەم ناوە دەستی کرد بە هاتنی تیارە و ئەوەڵجارین کرا، قەسب کرا. دوای نیوەڕۆ دەست کرا بە کیمیابارانی ئەم شارە. ئێمارە هەمومان خێزانەکەمان لە ماڵەوە بووین لەگەڵ باوک و دایک و برا و خوشک و کەسوکارە، هەمووی ئاگای لێ بوو کە ئەمانە ئەکرێ. من نەخێر نەوەڵا ژیانی ئەوسەریم پێک نێناوە. وەڵایی وەکو ژێرزەمین نەخێر ئێمە لە ماڵەوە بووین. ئێتر دوایی کە دەست کرا بە قەسب و کیمیابارانە ئەو کاتە پەنامان برد بۆ ژێرزەمین. ژێرزەمینەکە ماڵی خاڵم هەبوو لای سەراوە، ڕۆشین بۆوێ. ئێتر ئەڵبەتە هەموومان نەڕۆشتە بووین، لە ماڵەوە بووین. ئێتر کە دەستی کرد بە خەسبکردن، هەر کەسێک ببینینم شارەیە ئەیوو یەکەم کەس لە ماڵی ئێمە یاوە. ئێمە ڕۆشتی ناوێ ئەو خوشکەمان کە دیار نێ ئێستا یادی بەخێر، ئەو یەکێکە ئیسا لە ونبووەکانی ئەم شارە، هەتا ئیسێژ و کابراوەتی ئومێدمان هەیە ئیشەڵا بگەڕێتەوە یا بە هەر جۆرێ بێ. ئێمە کاتێ لەوێ بووین بیرمیە دراوسەیەکی ماڵی خاڵم هات کاک شێخ لەتیف بەڕەحمەت بێ، وتی کاک حسین تیارە لێ یاوە لای مەنتیقەی سەرا، دیوارێکی بەردین بوو، ئەوە کەوتووە بەسەرا و گیانی دەرچووە. ئێتر ئێمە هاتینەوە سەیرەکەین، ئەینمان لەبیر چوو بوو جەمال و ئەو خوشکەمان. دوو لە ڕووتان نەختی وڵاخمانە بوو، خەریکی ئەوانە بوون. وەڵا کە هاتینەوە ماڵەوە کەسی لێ نەبوو، سەیرەکەین جەمالی برام هەر لەم گەڕێ خۆمان ئەو سەر سووچە ئیسا شوێنی مەحمەدسا جەمالی جەڕاح لەوێ گیان کەوتووە قاچی پەڕیەوە. تر ئێمە ڕۆشتین ئەم بێنینەوە، وتیان وەڵا خوشکەکەیشان هەر ئەم ماڵەی خۆمان ڕووخاوە بەسەریا. دراوسەیەکمان نەبوو، ماڵی کاک باقی ئەوانش کچێکیان بوو، ئەوش لای خوشکەکەی من. دوایی کە تا ئەمیان بردبوو برا گەورەکەم و مامێکم هێنا بوویانە ئەو سەر سووچەی کە ڕۆی بۆ مەنتیقەی قایم قامێ لەوێ بوو. ئێمە تا چوین بەدەم خوشکەکەم و جەمال برا بوو پێش ئەو. دوای ڕۆشین مامزان ئەو چی لە خوشکەکەمان لێرە، ئەو کچە لێرە شەهید بوو، هەر لە حوشەکەی خۆشمانە ناشت بوویان هەتا خەڵک هاتەوە لە ئێرە. دوای خوشکەی ئێمە بە زیینوی بنماندامانە سیارێکی پازادە و کاتەیە هات قسەیان ناو ئەوەی تر کە قسەیان ناو سیارەکە 13 ساڵی بوو. ئێتر پرسیارمان کرد لە وەختا کە ئەویان بار کرد بوو تیارە هاتەوە بۆ قەسب. من بە بەرچاوی خۆمە دیم کە قەسبەکەی کرد بوو خوشکەکەی من سیارەکە بردبووی. من هاتمە دەر و ڕۆشتم و سەیرەکەم 1-2 پازدار هەر بە ماتۆر هەم پێ بوو، هیچیان نالێرەیە قاچی پەڕی بوویشیان ئەمانەی هەموو بدینات. درەو کاتە بوو ئێمە گەڕاین دوایاتن و بە شوێن جەمالیشە، جەمالیش برا. ئێمە هەر ئەو ڕۆژە لێرە بووین، هەر ئەو ڕۆژە هاتینەوە بۆ ماڵەوە برا گەورەکەم کە عەزمان جەمال و باوکم
ئەمری خوای نەکرد بۆ کاتە برینارێکی سەخت بوو قەدەری خوا بوو کە ئەمیان بر بۆ لای مەنتیقەی لای گوڵان ئەو کاتە کۆپتەرە هاو لە ئێرانەوە برینارێ بن باوکم و ئومێدی برام جەمال و عەفو باوکم ئەمان بە بریناری بران تا ئێوارە مابوونەوە ئەڵبەتە کیمیاوەکەیشی وەشان بەڵام لەوێ زۆر ئەوەی نەبوو کە هاتینۆیتن لە ناو شارایی یەکەم سەعات ئەو دەقە بوو 11:30 بوون نازانم ئەرە ئەو دەقە یەکەم تەیارەیە لە ماڵی قایمقام لەوێ بوو لەوێ دیوارێکی بەردی نەبوو لەوێ کەوتووە سەر تا چوین بەدەم باوکم و هاتینەوە ئەمانیش بردنیان بۆ ئەو مەنتیقەی نەورۆڵی لەولاوە لەوێ کۆپتەرە نیشۆ بریناریە بڕیت هاتینەوە خوشکەکەمیان بڕبوویت دوایی کە ماینەوە دایکم و خۆم براکان و ئومێدی برام ئەویش هەر ئەم شادەماڵەی ئێرە بەرکەوتبوو دەرێ ماینەوە ئەو کاتە دوای ئەوە هەمومان کیمیاوی لێیان هەتا ئەخیر قەسبی کیمیاوی ئێمە ناو شارا بووین وەڵا دڵنیا نەبووینەوە کە کیمیا باران ئەکرێ تر هەمووی خۆی ئامادە کرد بوو پەڕۆی تەڕ و خاولی و ئێمە پێشتر چوین بە شوێن یەک دوو نەپەرە ژێرخانەیە بووی حاجی عەبدوڕەحمان بوو هەورامی بوو قماش و شتی ئەفرۆشووینە ئەوە یعنی کە کیمیاوەکەی وەشان خەڵکە لە پلەکانەکانەوە کەوتە خوار و لەوای گیانی دەڕەچوو یعنی حاڵەتێکی زۆر ناڕەحەت بوو ئێمە ئەو کاتە لێەوە هاتینەوە بۆ ئێرەتر هاتینەوە بەم کۆڵانانە تەرەوە بووی ئەمە تا ئێوارە لەگەڵ چەند برادەرێکا جەنازەمان کۆ کردەوە جەنازەمان لە ڕێگەی ئەو ئێوارەی کە بڵێن دەرچین نێرە بڕۆین بەرەوە عەبابێلێ یعنی ئەمەنە تەرم کەوت بوو لە بەردەمی گەڵابە و لۆری و ئەم پیکابوشتا جەنازەمان لە ڕێمانە کردەوە بۆ خەڵک کە بڕوە حاڵەتەکە ئێمە ئاوا مەسەرە کە نانمان خوار دەنگی تەیارا و هەمووی ڕایکرد چوو بۆ ژێر زەمین ناڵێم ئەو خوشکم سێسەر وڵاخمان بوو ئەو خزمەتی ئەکردن تا چاو نەترس لە هیچ شتێ نەیەترسا لەگەڵ ئەو کچەی دراوسێمانەویش هاتبوو بۆ یارمەتی زۆر خەڵکی لێ بوو بازێکیان ما بازێکیان شەید بوون ئارەوە ما بازێکیان ئا لەوێ خنکان ئەوە کیمیاوەکە کە دای بەزانە خوارە و خنکان و مناڵ و پیاوی بەتەمەن و ئافرەت شەوەکە ئێمە دوای بانی مەغریب اینجا ئێمە گەڕاین بە شوێنیانان دایکمان دیار نەبوو برامان دیار نەبوو یعنی من مابوومەوە من و دایکم یعنی لەگەڵ ئومێدی براشم ڕۆشت بوو ئەتە دوای برا گەورەکەمان ئەوە هاتۆ لەگەڵ ماڵی خاڵەمە گەڵابەیەک لای ماڵی هەر ئەم سەر سوچەیە و سەرەوەی لای قامقامێ وەسایتە دێوەش وەکۆ خەڵکە سەرکەوتین لە عەبابێلێ لە پێچەکانیش لەوێ گەڵابەکە نەیتوانی بڕۆ یعنی تایارەکەش هەتا ئەو کاتەی چوون بە ئەودی ئەمە تاریکی کردووە شەو تا ئەو کاتە چووینە ناو هاوار و دەرەتوێ تیارار بەناسەرمانەوە لە دەرەتوێ تقریبا 4-5 ڕۆژماینەوە لەوێتر خەڵکاوە بۆوێ من خۆمێکیان بووم لەگەڵ خاڵما ئافرەتێک بوو خێزانی دەروێژ ئەوەی خورماکەی ئەفرۆش لەوێ ئێمە لەوێ ئەو ئافرەتیان هێنایە بدینارێکی زۆر ناڕەحەت و لەوێ وەفاتی کرد من و خاڵم بەتەنیا قەبرمان بۆ هەڵکەن شادمانەوە هیچ قەبرەکەی هەر لەو شوێنە ماوە ئەگەر نەیان گواسبێ تر خەڵکانێکی زۆر برینار بوو لەوێەوە ئەمان هێنایە بۆ هاوار ئەو کاتەی تر کۆپتەرەکانی ئێران هاتن لە مەنتیقەی هاوارە نیشتن و بریناریانە برد بەرەوەیانە ئێمە نەخێر ئێمە خۆمان بە پێڕۆشتین بۆ ئێرە چون بۆ پاوە دوایی کە عوسمانی برام ئومێدی برام لە ئەسفاهان بوو جەمال لەوێ بوو ئیتر ئەوش کاتێک کە سواریان کردبوون ئەویان گەڕان بووی تۆ بڕۆ ئیشمان بە تۆ نییە ئومێد و جەمال یەک ساڵ لە ئەسفاهان هەبوون دوای ئەوە پیاوێک لەوێەوە چند کاگە حەمە بەچی ئەگەڕێوتی وەڵی بە دوای مناڵێک ئاگەڕێ ئەوە ڕسمەکەی سێرەکەی نەما کابرایەکی پێنجێنی لێ و مام تۆپیقی ناو بوو بە ڕەحمەت بێژ وەفاتی کرد وتی وەڵی ئێمە مناڵێشکە بین لە بیمارستانی ئایەتوڵای کاشانیە
زان ئەوەیە ئیتر کە مامەم ڕۆژ بوو دۆزی بوویانەوە دوایەوە گەڕابن بە شوێن ئومێدی برامە ئەویش هەر لە ئەسپانە بوو لە تقریبەن لێرە بڵێم بۆ ئەلبەت لەوانە دوور بۆ خسخانەکە ناوی بیمارستانی ئومید بۆ ئەویش ئیتر دوایی لە جەریدا بڵاو کرایە ڕەسمی ئەمانە چون بە ناونیشان ئەوان جەمالیان دۆزیەوە کابرایەکی تورک و ئافرەتێ ئەوان خزمەتیان کرد ئەتە دوایی بە ناڕەحەدەیان و ئێمە تازامەکەینە مناڵی خۆمان و مناڵمان نییە و ئەگەر بیان بە ئێمە مەمنون ئەم تەمەنی مناڵ تر وەڵات لەوێ مایە لە خسخانە زۆر خراپ ئەو ماینۆ تا 4 ساڵ بۆ خسخانە ئێمە خۆمان لە پاوە ئەم لە خسخانەی ئەسپان بوو ئێمەشن نەمهندی وەختە شارەزان ئەوین و ناڕەحەت بوو تر لە دوایی لە بۆی ئەو مام تۆپیق و کوڕەکانی و هاوکاریان کردین چون ئەممان بینی و دوای ئومێدی برایشم هەر بە عینی جەریدە جەمالی دۆزی بوو لە خسخانە وتبی بە دکتۆرەکان و توێ ئەو برای منەوە بەمبەن بۆ ناویتر لەوێ ئەویش بم ئاشنابوونەوە بەهێک در ئومێدی برام لەوێ بوو دوایی ئەوەی بوو بە 2 ساڵ 3 ساڵ دوایی کردمان بە نۆرەوتیان ئەم کوڕە ئەبێ لای ئێمە بێ خۆمان تداویکن دوایی ئاسایشگایان هەبوو شوێنی ئیسرا بدینیانە ئەوێ هیلال ئەحمەر و خودی ئێران خۆی نەوەڵا هیلال ئەحمەر نەبوو بنیادی شەهید و بنیادی جانبازان یان دەستگای شەهیدان و مەعەوەقین ئەوان لەوێ خزمەتی ئەمەیان کرد ئەو وەختە قەرەباڵخێ بوو نۆریاو هەبوو پێشەوە بگەیتە پالا ئۆرگایەکی وەکو بڵێ سەفەری بوو دوایی ماینۆ ئێمە لەوێ بردینیان بۆ سەلاسی باوەجانی چەند مانگە لەوێ ماینۆ دوایی بردینیان بۆ ئۆردوگای کامێرە ئۆردوگای شارێکی ئیمامیان پێ بوو لەم لاشەوە ئۆردوگایشکە بوو ناوی وەرماهەم بوو دەرێمە و کاتە دوای نیشتەجێ بووین لە کامێرە شەوێک هەنێک بردینە ڕشتیان وت باوکی من هێنابوویانە لە تاران بۆ لەوێ بەس لە بیمارستانی ئیمام عەلی دوایی وتبی کێناسی وتبی کەس کارمان هەیە مویان لە ئۆردوگاکان یەکسەر هێنابوویان بۆ کەنگاوە بۆ ماڵی حاجی سایقی قەسام لێو بوویترەوە بوو شەو خۆمان ڕۆژی بە شوێنە هێنامانەوە ئەویش چەند ساڵێک لە خسخانە مایە دوایی هاتینەوە بێرەوە پاتیان کرد ئێمە لە پاوەما زوو تێپەڕان چوونە سەلاس لەوێش شتێکی کەم دانیشین چوونە کامێرا نیشتەجێ بووین تا ئەخیری ئینەوە یەک و ناوە هاتینەوە بۆ ئێمە بەڵێ بەڵێ ئەفاتیانە ئێمە نەهاتینەوە لەوێ بوو بە بۆنەیەمە ئەمە لە خسخانە نەمانەتەوە بیرمێ ڕۆژێک هین هاوو ئەوێ ئاغای کاروبی ڕئیسی مەجلیسی شورای ئێران و ڕئیس پەرلەمان ئەب تایبەتی ئەوە لە وتی ئەم کوڕە ئیمام خومەینی پێوتوین میوانی ئێمەیە هەتا بە پێکانی خۆی نەڕاتوە ماڵ ئای خانەوادەکەیشیان ئیجازە نێم بڕۆنە با ئێمە خزمەتیان بکەن بشکم بخوا بکات چارەسەری ئێتە لێوێمانێ دوای ئەخیرینەوە یەکە خەڵکی تر کەس زەمانەوە دوای ئێمەش هات هەمووی بەڵێ هەمووی ڕووخاو خۆمان چاپان کرد ئەرەوەڵا ئەرەوەڵا هەمووی ڕووخاو بەسەرێکە یانێ و خوشکەمەوە کچەی دراوسێمان تەواو خانووکەی ڕووخان بووە سەریان هەموو تەوانێ ئەو کاتە ئێمات لەو کاتەوە جەمالی برام هەتا ئەم دەقەی جەناب هاتووی گوێرە نیو سعات پێشەوە تۆ بێ من خزمەتێکە تەداوی ڕۆژانە مەسڵوباتێکی زۆر دەرمان تەداوی ئەم شتانەی هەیە بە بەردەوام بەتر خزخانەی ئێرێش جارجار هاوکاریمانەکەن بڵێ لە پاپ و گۆز و ئەم شتانە باو پیا و بۆ خوۆش قسە بکە ئەوان هاوکارمان 2 مانگ جارێ 3 مانگ جارێ نەختێ گۆزووینمانەیە عیلاج بەڵێ ئێستا مەڵهەممان هەیە ئەم مەڵهەمە بەتوانێتیا دەڵسم ئەم مەڵهەمە ئەڵمانیە لەوێ و برادەرمانی ئەوان بوومان لێرە نییە لە کوردستانە پێرە ڕۆشن نەبوو ئەمەش هەروەها
ئەمەش بۆ دەموچاوی ماوەیەک سەری تووشی کە ڕووی ڕەش بوو مەڵام بکەم برینەکەی ئەمە ڕۆژێ 3 جار بەمە تەداویە کرد بەم دەرمان لە ناو ئەیبنەبێ سمت و کۆمیایەتی ڕسمەکانی هەمووی پێ دوایە کرد تەنها بەو شێوە ئێمە تا ئێستا خەریک و بەردەوام علاج و شتێکی تریشی هەیە غەیری ئەمانە؟ بەڵێ غەیری ماڵان شتەکان؟ بەڵێ هەیەتی بۆ ئەوانش ئێوە هاوکاریەک لێنیان؟ نەخێر ئەوانە ئەستۆی خۆمان ئالێ ئەسۆندەیەکی تایە کاوەگیان دەدێن لەسەرەوە ئەم سۆندە سێسەرە ئەمان لە خسخانەکان و لە سەیدەلێکانان نییە 3 سەری هەیە یەکیان بۆ ئەیبنە بێ سۆندەی کیسەکەیە ئەمەشیان بۆ غەسلە جام زوو دوێنێش هەر تووشی خۆیان بەربوون بوو ئیسا پێمەوە نەکردو کە تووشی سۆندەکە ئەجۆڵە تووشی خۆیان بەربوونە بێ دوێنێ وای لێ هاو ئەکە لەو برادەری چارەسەری بۆ هەڵکردنەوەی سەوت سۆندەیە نییە لێ ئەبێ هەمووژیان لە سلێمانی بە $5 و ئەو ناوە بۆ یەکڕێ ئەوانەی بە بەکارێنین بەرکەوتەیەکێ بوو ئەویشان بڕیوە ئێمە شەیدانمانەیە 450,000 ئەم کوڕە خۆی بە زمانی 500,000 بەدایبیە درێ بێژگا عیلاج و دەرمان کەمەندانێکی پێ هەبوو لە خوارەوە 100,000 بوو ئەوە تەقریباً 2 ساڵە ئەویان بڕیوە یانە و هینی هەیە مەعاشێنێ مەعاشەکە ژەوورە من 500,000 بەدایبیەم خێزانی کاکاوە بیجامۆشتی بۆ ئەدورێ ماهانە هەم مانی 200 تا 300,000 بە بیجامە و بلووس و ئەم چەرچەفە یانی وەرە حاصڵ ڕابۆ 1,2 ملیۆن مەسرەفی خۆی تایبەت 450,000 ماشیشی تێگەی بەزە خوای گەورە بەزیابێت تا ئیسا هێناومانە ئەلحەمدولillah وەڵای زۆر خەم خۆبا خوام شەو چۆم حەبم بۆیە ناوە ناخەوێ خەوی نییە ناڕێت تووشی هینێکیش بووە لەرزینیان قاچی دەسێمانی وای لێ هەموو جار وەڵایی ئەمە 3 ساڵە ناڕۆ بەزە ناوی شەیدەکەمان و ڕسمیەمی تایەوە بەڵام وەکو یعنی ئیسفادەی نییە کۆمەڵێک خەڵگەین بۆ ئێرە بەرپرسەکان و هەموو یانیان بۆ ئەوەی خۆیان لەبەرچاونەویسە من ئەگە بڕۆم بۆ یانی کێ لا ئەکاتۆ بڵێ وەرە یا سێرێکی و بریندارە بکە من 2 ساڵیش مقابلەم نەمهێش هیچ کامێرەی بێتە ماڵم لەبەرەوەی من ساڵانە ئەوان لە کاتی یادەکای ئێمەیان بیرەکەوێت کە یادەکە نەما ئیتر نییە تا ڕۆژەی کە ئەمرێ ئەوانش حرمەتمێ بۆ جەنابوو بۆ مکافەئەیەکی خۆیانیان تەسویر دەکەن و یا بۆ لایک و کۆمێنتێکە ئەم شتانە هەناوەکو ئیسفادە لە یادەکانی کیمیابارانە هیچ ئیسفادەی ئێمە نەما کردووە لە یادی ئەڵە بچێ بەرپرسێت حەقە ئەوان بڵێن بەرپرسەکە بێن بۆ لای ئەو کوڕە نەگە ئەمبەری بە عەرەبانەیەک و بە دایبی و بیبەی بۆوێ ئەو نێشی بینێ من 1-2 جار داوایان کردنم بدووە دمان ئەگەر ئەوان خەمی براکەی منیانە با ئەوان بێن بۆ لای تێگەی بۆ ئێمە هیچ ئیسفادەیەکی نەبووە تایز 450,000 3 شەیدە بەشی دابی کوڕەکە ناکە یعنی ماڵە حاڵە هەمووی خۆمان کردومانەوە تۆ منی سێش بۆمبی کیمیایی لە ماڵەکەمایە لێ بیرێکە ساڵێکیان بوو وەزارەت دیفاعی عێراق هات وەزارەتی پێشمەرگا وتیان دەرێنین و خانۆکەیش بۆکەنەوە کاتە خانەوانە بوو یعنی کە تۆ بۆمبی کیمیایی لە ماڵتا بێ ئەو کەسەی کە یەک یەکسەر بۆ ماڵەکەی تۆ بێ لایەکە لێ بکاتەوە سبێنێ بۆمبەکە چوو زانم ئەگەر تەقیبێ یان نا ئەگەر بیست نەشتەقی بێ بتەقێتەوە خراپەی زۆرە بۆ ژینگەی خەڵک تێگەی بەڵام وەکو بەهانە هاتنەوەی ئێمە هیچ شتێک مستەحیل من خۆم خسمە ناو بیرەکەەوە سەبم کرد دوایی هاتین و لە ئێرە
دامپۆشی بوو سەبەتانەکەی پێوە بۆ ئەوەی سەرڕێتر پوچەڵ بوو بێت هۆیانە ئەویان نازانم بوو بۆمبی کیمیاوی گەورەکان ڕێگەوەنەی ئەم قەرەوەڵە ڕەساسی بوو ئیتر ماڵەکە ڕووخابوومان کرد بە سەریا و بەیانێکیان هاتم سەیرەکەم نیشتووە بیرەکە یعنی تەپی بوو زەختی قومبەلە ناپاڵمەکە لێیە دوایی کە هاتینەوە کۆنکرێتم کرد هەمووی ئەوسەوەکۆ ماڵەوە باوەڕ ناکەم سەر تاسیری شتێکی مابێیان نەخێر هەر چاوەڕێ ئێران گەڕاین و شوێن گەڕانی و کەسانی کە هاتن و قسەیات چون بەدوایان یانی ئەویش خۆمان ڕۆشتین لە تاران وەسپان گەڕانەش نەبوو قەبرستانەکە بەڵێ جەمال تەلەبە بوو جەلال تەلەبە بوو خوشکەکەمان تەلەبە بوو ئومێدی برا من هەمومان هەر هەمومان فوتە بەخێرێن زۆر خۆشحاڵ حورمەتانەی وەڵام من پرسیارم نییە بەس تەمەناکەم خوای گەورە یارمەتی هەموو دایەبا و بێن بەهانە ئەو کوڕەشە چارەسەرێکی مەرحەبای تۆ کاڵێ باشی زاکیرە و هەست و ئەمشانێشین دەستخۆشیتان لێ ئەەکەم ئیشەڵا بەشکم خوای گەورە بکا بە بۆنێ ئێوە نەک بۆ ئێمە بۆ ئەو کەسانێک کە بەرکەوتن یا برینارێکیانەیە بە بۆنێەوە خوای گەورە یارمەتیەوە بۆ کارێ بکەن بۆ ئەوانی کە ئێمە بۆ کابراوتی لێبووینەتەوە خۆمان ڕاتوین ئەتوانین هەر چۆنێ بێ خزمەتی بکەین لە خزمەتی شیابی Ari Braga Zmaria Zamoldu Suchana